سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی فانی خەڵک لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرس و بابەتێکی دیکە پەیوەست بە ژیانی دارایی و مافی گشتیەوە. لاڵقەیەم جاری بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە مافی پلە بەرزکردنەوە تەرفیعی فەرمانبەران و دامەزراندنی نوێ. بێگومان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یەکێک لە گەورەترین کێشەکان و یەکێک لە ڕاستیدا گەورەترین ناحەقەکان کە بەرامبەر بە فەرمانبەرانی مەدەنی کراوە بریتی بۆ لە ڕاگرتنی مافی تەرفیع و داخستنی دەرگای دامەزراندنی نوێ کە ئێستا بە پێی دادەکان زیاتر لە 500,000 دەرچووی زانکۆ و پەیماگەکان هەیە. لەم ئەڵقەیە گفتوگۆکەین تا چەندێک لە بودجەی 2025دا دەرفەتی دامەزراندن هەیە و کامانن ئەو ڕێگانن کە هاوکار دەبن لە گەڕانەوەی مافی پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەران. بۆ ئەمە بەستا میوانداری هەردوو بەڕێزم کردووە بەڕێز مامۆستا عەزیز عەلی شارەزای بواری دارایی و خانەنشینی و بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سەرەتا واڵێکمان هەیە ئەچینە لای سلایدی یەکەمی واڵەکەمان بۆی کە زانیاریەکان نیشانی بینەرانی ئێمە بدەن. هەڵبەتە ڕاگرتنی پلە بەرزکردنەوەی و فەرمانبەرانی مەدەنی بە گوێرەی ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 بووە لە بەرواری 1/1/2016ەوە بە شێوەیەکی فەرمی چۆتە بواری جێبەجێکردنەوە لە 2016 بۆ ئێستا 9 ساڵە ینی 9 ساڵ تێپەڕیوە بەسەر بڕیاری ڕاگرتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران لە کەوانەیەکە فەرمانبەرانی مەدەنی چووکە فەرمانبەرانی سەربازی و هەندێک سێکتەرەکانی دیکە پلە بەرزکردنەوەکان بۆ کراوە. بە ئەو سایدمان بمێنێ و ئەچمە لای کاکسۆران سەرتا پرسیارێکم کاکسۆران دەمەوێت لێت بپرسم ئایا لە بودجەی 2025 عێراقدا هیچ دەرفەتێک هەیە بۆ گەڕانەوەی مافی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی هەرێمی کوردستان؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەداخەوە کاک دکتۆر هیچ شتێک بە ناوی دامەزراندن بۆ هەرێمی کوردستان لە کۆی بودجەی 3 ساڵەی 2023 24 25 بوونی نەبووە. لە ساڵی 2024 کە خشتەکانی بودجە هات بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە ویستمان مناقلەیەک دروستکەین کە بەشێک لەو تەخسیسە بۆ دامەزراندن بێ چ بۆ گرێبەستەکان بە هەمیشەیی بکرێن چ بۆ وانە بێژان بە گرێبەست بکرێن چ بۆ سێیەکەمەکان و خاوەن بڕوانامە باڵاکان و ئەوانەی لە دەرچووی بەشە پزیشکیەکانن کە بەداخەوە تا ئێستا ئەو ژمارەی کە هەرێمی کوردستان دەیەوێت داوای بکە 56,000 کەسە. یەکێک لە خراپیەکانی بودجەی 3 ساڵە ئەوە بوو کە دەقەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان ئەوانن کە بە هیچ شێوەیەک باس لە میلاکات و دامەزراندن و ئەو بابەتانەی پەیوەست بە هەرێمەوە نایکا بۆ چونکە ئێمە خۆمان دەبوو پەرلەمانمان هەبێ و پرۆژەی یاسای بودجە پەسەند بکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دواتر ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت تا بێ بە بەشێک لە یاسای بودجەی ئیتیحادی کە ئێمە ئەمەمان نەبووە مەحروم بووین لە هەموو ئەو دامەزراندنانەی کە لە یاسای بودجەی 3 ساڵەی عێراقا بووە. هیچ شتێک بوونی نەبووە و ئەوەشی چاوەڕوان دەکرێت لە خشتەی بودجەی 2025 ئەتوانم بڵێم وەک 2024 نییە کە هیچ نەکرا. 2025 حکوومەتی عێراقی نیەتی نییە خشتەکانی بودجە بنێرێ بۆیە لە لای خۆشیەوە بەشێک لەو مافانەی فەرمانبەران هەمووی ڕاگرتووە بە ناویەوەی کە خشتەکانی بودجەی 2025 جارێ نەچۆتە ئەنجومەنی نوێنەران تا پەسەند بکرێت لە کاتێکان نیازیان نییە خشتە بنێرن دەیانەوێت لەسەر 2024 بڕۆن. بەڵێ کاک سۆران معلومە کە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی دەوڵەتی عێراق لە دوای دەرکردنی هەموو خەرجیەکانی سیادی و خەرجی حاکمان نزیکی 16 تریلیۆن ئەمێنێتەوە. لەم بڕا مەبلغێک پارە بۆ ئیستیسمار تەرخان کراوە کە لە 2.5 تریلیۆن لەو دەوروبەرایە.
بەڵام لەم لاوە پشکی موچە 965 ملیار تەرخان کراوە بۆ موچەی هەرێمی کوردستان. ئایا ناکرێ ئێوە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا هەوڵ بدەن پشکی تەرخانکرا و بۆ موچە زیاد بکەن، بۆ نمونە لە 965 ملیارەوە بیکەن بە تریلیۆنێک و 100 ملیار. ئەم پارەیە هەر لە پشکی بودجەی هەرێم خۆیان بێ لە وەبەرهێنانەوە بیهێنن کە پار هیچی لە سەرف نەکرا بۆ هەرێم لە وەبەرهێنانەوە بیهێنن بیخەنە سەر پشکی موچە بەمە بتوانن دەرگا بکەنەوە پارەیەکە بێ بوو ئەوەی لە چوارچێوەی ئەو پارە تەرخان کراوەیە تەرفیع بگەڕێنەوە و پلە بەرزکردنەوە بگەڕێنەوە بۆ فەرمانبەرانی هەرێم. کارێکی لەم شێوەیە ممکن نییە. نەخێر ممکن نییە لەبەرەوەی چەند هۆکارێک هەیە. ئەویشەوەیە کە لە ساڵی ڕابردوو ئێمە ئەم هەوڵەماندا خۆی یەکێک لە گرفتەکان کە ممکن نییە ئەوە بکرێ ئەوەیە کە ئێمە مادەکانی یاسای بودجەی ئیتیحادی چەند مادەیەکی کەم پەیوەست بە هەرێمی کوردستانە، یەکیان پشکی هەرێمی دیاری کردو بە 12.67 ئەوانی دیکە پابەندیەکانی سەر هەرێمە بە بابەتی میزان مراجعە و نەوت و داهاتە ئیتیحادیەکانی کە داهاتی نانەوتیە لە دەرەوەی ئەمە شتێک نییە لە ناو یاسای بودجەی ئیتیحادیا بۆ ئێمە ئەگەر بەشە بودجەمان بە تەواوەتی بۆ بەهاتایە و هەرێمی کوردستان دەستکراوە بوایە لە سەرفکردنی ئەم بەشە بودجە بە پێی یاسای بودجەی هەرێم کە نیەتی دەتوانرا جێی هەموو ئەو خواستانە بکرێتەوە. بەڵام کە ئێستا ئێمە ئەمەمان نییە، ناچار پابەندین بە یاسای بودجەی ئیتیحادی و بە هەموو ڕێنمایە داراییانەی کە لە عێراق جێبەجێ ئەکرێ لە ڕووی ئیداری، لە ڕووی میلاکات، لە ڕووی سیستەمی ژمێریاری دەبێ هەرێم پابەند بێ. کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا لە لیستەکان و لە نەوت و لە داهاتی نانەوتوە هێندە زۆر بوون، هێندە سەرقاڵی ئەم ڕاستکردنەوە و چاکردنانە بووین، لە ڕاستیە نەمانتوانیوە ڕابگەین بەوەی کە پێویستە ئەم بابەتە چاک بکەین. ئەمە گرفتە سەرەکیەکەی کە ئێمەیە، بۆیە نەمانتوانیوە ئەم بابەتە لە چوارچێوەی بەشە بودجە ڕێکخین، چکەمە تەنها موچەمان بۆ هاتووە بە قەراری محکەمەی ئیتیحادی. ئەویش خۆتان بینیتان چەند گرفت لە 2024ەوە. بەڵێ پەیوەندەکەی کاک سۆران بشرا گەڕێنەوە بۆ لای مامۆستا عەزیز. ئەمەوێ لە جەنابەت ئەوە بپرسم، ئێستا بەپێی ئەو زانیارانەی کە هەیە لەسەر 25,000 کەسەوە خانەنشین بوون لە هەرێمی کوردستانە. ئەم خانەنشینانە فەراخ دروست بووە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتە. ئایا ئەمە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە؟ ئایا ئەمە ئەو ضرورەتە نایەتە پێشەوە کە وەجبەیەکی دیکە دابمەزرێنێ بۆ هەموو ئەو وەزارەتانی کە لەناو حکوومەتی هەرێمە هەیە و ڕۆژ بە ڕۆژ تەخەڕوجمان زیاترە بێ و فەراغیش لەناو دام و دەستگاکانە زیاترە بێ؟ باسانەکەم دیارە ئەو ڕێنمایی بە ڕێزت داوناوە، ئەمە ڕێنمایەکەیە ڕێنمایی 2016ەیە. یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە ئەڵێ تا بودجە پەسەند نەکرێ، بودجەی حکوومەتی هەرێم پەسەند نەکرێ پلەبەرزکردنەوە نابێ. ئەمە یەکێکە لە خاڵەکە. ئەو خاڵانە تاکو حکوومەتی هەرێم کێ پەسەندی نەکا؟ حکوومەتی هەرێم پەسەندی دەکات. پلەبەرزکردنەوە ڕاگیرێ. لە 2013 حکوومەتی هەرێم پلەبەرزکردنەوەی لە 2016 وەستانوێتی، بەڵام لە 2013ەوە بودجە نییە لە حکوومەتی هەرێم. ئەوش راپۆرتێکی دارایان هەبوو، ئەوش زۆر سەقەت بوو راپۆرتە دارایەکە. ئەمەی کە تۆی بینی میلاکات تاکو ئیستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە میلاکاتی فەرمانگەکان و وەزارەتەکان ڕێک بخە. کە تۆ میلاکاتت ڕێک نەخست بەڕاستی ناتوانی ئەو فەراغە پڕکەیتەوە کە بتانی 25,500 کەس خانەنشینە بێ لەو سێ موالیدا. ئەمە حکوومەتی هەرێم ئەبوایە خەرجی حکوومەتی هەرێمی گەورە کردووە.
بۆ نمونە ناحەی کردووە بە قەزای کردووە بە ئیدارەی ئیدارەی سربەخۆی خەرجێکی زۆری پێویستە. ئەمە وای لێ کردووە کە بەڕاستی خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەوائیرەکان و لە هەموو شوێنە گشتیەکان خەرجیەکەی گەورەتر بێتەوە لەبەرەوەی میلاکاتی ڕێک نەخستۆتەوە. ئێمە 682,000 فەرمانبەر هەیە، 682,000 فەرمانبەر و کەسێک هەیە لە هەرێمی کوردستانە. ئەم 682 ئەگە پلانێک هەبێت تۆ تەوزیعیان کەی بەسەر فەرمانگەکانە، سا بۆ نمونە من ڕێزم بۆ مامۆستا هەیە، مامۆسای وا هەیە دەچەکەی خۆی ئەڵێتەوە ئەڕاتەوە، بەڵام زوو مامۆسا وایە 5 دەچی بوو تا لەگەڵ تەلەبەکان بەهاتای و لەگەڵ تەلەبەکان بڕۆشتایەتەوە. بەڵام لەبەرەوەی ڕێک نەخراوە، ئەم مامۆسانە ڕێک نەخراون، پلانێک نییە ئەم مامۆسانە ڕێک بخات. ئێمە ئەزانین کە لە 9 ساڵی ڕابردووە دەرگای دامەزراندن داخراوە و بە شێوەیەکی فەرمیش ساڵانە ژمارەیەکی زۆر لە خەڵک خانەنشینە بێ بە مامۆستا و غێری مامۆستاوە. هەموو ئەمانە بۆشایەکی زۆری لەناو کەرتە جیاوازەکانە دروست نەکردووە کە پێویستی بە پڕکردنەوە و دامەزراندن نەبێ. بە تەئکیدەوە بۆشایی دروست کردووە، بەڵام ئەم ئەڵێ دامەزراندنمان نییە، چۆن تۆ بودجەت نەبێ دامەزران لەکوێ بێ. ئەمە یەک. دوو، تۆ بودجەت نەبێ ناتوانانی پلە بەرزکردنەوە بکەیت، چونکەم ئەبێ لە بودجا خۆش شارەزایی لەوە زیاتێ، ئەبێ لە بودجا چەند پلە بەرزکردنەوە هەیە فەرمانبەر پلەی بەرزەکرێتەوە، چەند دامەزراندن هەیە، چەند علاوەی هەیە، چەند خەرجی ترت هەیە، ئەبێ لە بودجا هەبێ. کە تۆ بودجەت نەبوو پارە ئەهێنین و ئەی بە فەرمانبەر وینە، یعنی هیچ پلانێ نییە بۆ دامەزراندن تاکو بتوانی بڵێ ئەم حکوومەتی هەرێمە بڵێ خەڵکدا ئەمەزرێنێ. بەڵام من ملاحەزەیەکم هەیە پلە 10 و 9 و 8 ئەم سێ پلەیە لە فەرمانبەری مەدەنیە نەماوە، چونکە دەوری چەند ساڵە دامەزراندن وەستاوە و 10 ساڵە 12 ساڵە دامەزراندن وەستاوە کە وەستاوە. بەڕاستی ئەم پلانە کاکسۆران لە من باشتر ئەزانێ سەیری ئاماری هەرێمی کوردستان کە دارایی هەرێمی کوردستان کە بزانە پلە 10 و 9 و 8 چەند کەسی تایە، بە سەدان کەسی تایە، هەزاران کەسی تایە. ئەمە کێیە؟ ئەمە ئەوانەیە کە خۆیان ڕۆژانە و مانگانە دای ئەمەزرێنن، نایەن یەکێک دامەزرێنن کە واجە. ئیسا بۆن منە 25,000 فەرمانبەر مامۆستا خانە نشین بووە، نایەن مامۆستایەکی مختەز بێنن دای بمەزرێنن، یەن پێشمەرگەیەک دامەزرێن، یەن ئاسایشێک دامەزرێنن، یەن ئاسایشێکی مەدەنی ئەمنی دامەزرێن. ئەمە وای کردووە کە تۆ پلە بەرزکردنەوە نەتوانی بکەیت و یەک دووش نەتوانی بەڕاستی خەڵک دابمەزرێنی. دامەزراندن ئەوە تا مامۆساکانی گرێبەست و ئەوانە لە چۆن ئەگەر ئەوانە ئیستا دابمەزرانە لە جێگەی ئەو پلە 10 و 9 و 8 بەڕاستی ئیستا تۆ هیچ پێویستی بە دامەزرانن نەبوو. مامۆسای مختاس، مۆزەفی مختاس، ئیسا بۆ نمونە سەیریکە فەرمانگەی وا هەیە زۆر پێویستە ئیشی دەوڵەت بکە، ئیشی کۆمەڵانی خەڵک بکە، کەمترین مۆزەفی هەیە. فەرمانگەی وا هەیە هیچ ئیشێکی نییە، زۆرترین مۆزەفی هەیە. ئەمە بێپلانی حکوومەتە، ئەمە بێپلانیە. بەڵام مامۆستا عەزیزێکێک لە دیوەکانی بێپلانی حکوومەتە، بەڵام دیوێکی دیکە ئەم مەسەلەیە هەڵوەکو جەنابێت لە قسەکانیشە لە مەتنی قسەکانیش ئاماژە پێکرد بریتە لەوەی کە فەراغێکی زۆر هەیە لەوانەیە، چونکە ئەو سێ پلەیە نەماوە، 10 و 9 و 8 نەماوە و ئێستا بینی دەرەوەی شار بە شێوەیەکی گشتی قوتابخانەکان هەمووی مامۆستای وانە بێژ و گرێبەست و ئەوانەیە لەم دوایە بوون بە گرێبەست. بە معنایەکی تر ئەو نەبوونی دامەزران تازە فەراغێکی زۆری لە سێکتەرەکانە دروست کردووە. دکتۆر بەڕاستی ئەمە بۆشایەکی گەورەی خستوەتە سەر حکوومەتی هەرێم، چونکە بەڕاستی ئەو کاتە بە لێشاو خەڵک دامەزران، خەڵکی زۆربەی نەخوێنەوار بوون، زۆربەی شەهادەیان کەم بوو، خەڵکی مامۆسای زانکۆ ئەوانە. من یەک نمونە لە 2019 یەکەم و دووەم و سێمەکان جەنابێت لە زانکۆی دایان مەزران، وانە 1100 کەس بوون شتێکی وا بوو دامەزران لە پلە 7 دامەزرێن. ئەوە 5 ساڵە دامەزراون هەر بە علاوە ئەڕۆن، وانە
ئەبێ تا پلە بەرزکردنەوە هەر بە عەلاوە بڕۆن 11 ساڵ هەر لەو پلەی حەوتا بن. بەڵام ئەگە پلەکەشیان بەرز بێتەوە بە هەوایی ئەڕۆن ناچنە پلە شەش. ئەمە وای کردووە بەڕاستی تۆ مۆزەفیش کە داش بمەزرێ تۆ حەقەکەی خۆی نەیتێ. ئێستا مامۆسایەکی زانکۆ ئەگەر نەگاتە پلە یەک و پلە دوو یعنی موچەکەی زۆر کەمە بێ خەڵک دامەزرانی پێ قوبوڵ نییە. ئەمان وایەن لە دامەزران کردووە کە خەڵک دانەمەزرێ وایەن لێ کردووە موچەکەیان کەم کردەوە پلە بەرزکردنەوەیان وەستانوە. ئەوە ئەزای پلە بەرزکردنەوە چەند کاریگەری هەیە لەسەر ئەو فەرمانبەرەی کە خانە نشینە بێ. زۆر سپاس مامۆستا عەزیز. کاک سۆران ئەمەوێت لە بەڕێستان ئەوە بپرسم بەهۆی ڕاگرتنی تەرفیعەوە سەرڕای ئەوەی کە لێبڕینێکی شاراوە لە گیرفانی فەرمانبەر هەیە ماگانە پارێکی مەقتوعی لێ بڕێ و پێی نازانێ کێشەی گەورەی بۆ خانە نشینەکەی دروست کردووە. یعنی بە ئیسمیەکی زۆر کەم خانە نشینە بێ سەر ئەنجام مەدەل عومەر خانە نشینیەکی کەم وەرئەگرێ و بە هەموو تەمەنی زەریبەی ئەم ڕاگرتنی پاشەکەوتایە. پرسیارەکەی من ئەمەیە ئێستا ئێمە داراییمان هەمووی پەیوەستە بە بودجەی عێراق و سیاسەتی دارایی حکوومەتی عێراقیەوە. ئایا لەم چوارچێوەیە ئەتوانین چی بکەین بۆ ئەوەی ئەم بارە قورسە ڕاستکەینەوە؟ بەڵێ طبعاً ئەوە غەدرێکی وازەحە لە فەرمانبەرە کرێ و نەتیجەی ئەم غەدرە لە خانە نشین بوونیە زۆر بە ڕوونی ڕەنگەداتەوە لەبەرەوەی هەژمارکردنی خانە نشینی سەرەتاکەی بە حسابکردنی معدەلی 3 ساڵی کۆتایی ئیسمی دەست پێکا. کاتێک کە تۆ معدەلی 3 ساڵی ئیسمی فەرمانبەرێک لە خانە نشینبوونیا دەرەهێنی تەنها ئەم جیاوازیەی لە موچەی ئیسمی واتە موچەی بنەڕەتی فەرمانبەرێکا دروست بووە بەس بە عەلاوە دروست بووە. ئەویش عەلاوە بەردەوام نەدراوە پلەی پێبەرز نەبووتەوە بۆیە پلەکەی نەگۆڕاوە. ئەمە غەدرێکە بۆ کۆتایی ژیانی لە پێوەی ئەمێنێتەوە و بە کەمترین موچە خانە نشین دەبێ کە یاسای خانە نشینیە گرتووی عێراق ئەگەر بێت و پلەت وەکو خۆی بەرز نەبوو بێتەوە موچەی بنەڕەتیت بەرز نەبوو بێتەوە لەگەڵیا سوود لەو هاوتابوونەی خانە نشینی بەو جۆرە نابینی کە چاوەڕوانی ئەەکەی. ئێمە پێمانوتون بە حکوومەتی هەرێم بەداخەوە ئەنجومەنی دادوەری بۆ خۆی کاتی خۆی پلە بەرزکردنەوەی کردەوە و بواری سەربازی چونکە تەرکیزی حکوومەت زیاتر لەسەر هێزی چەکدار و ئەمنیە بۆی ناڕەزایەتی دەرنەبڕن ئەوانیشیان چاکرد. تەنها فەرمانبەرانی شارستانین کە ئەو مافەیان نەدراوەتێ. ئێمە پێمانوتن لانی کەم ئەگەر پلەکەیت بەرز نەکردوتەوە و حەقەکەیت لە 8 ساڵی 9 ساڵی ڕابردووە بۆ نەگەڕانەوەتەوە ئەو ژمارەی ئیسمی کە پێی خانە نشینە بێ ئەلەویا بە پلە بەرزکراوەی با خانە نشین ببێ حەقی خۆیەتی بە پلەی ئەوەندە و بە موچەی بنەڕەتی ئەوەندە خانە نشین ببێ بۆچی قەرارێکی نایاسایی ببێ بە غەدرێک لە کۆتایی تەمەنی خانە نشینیە. بەڵام وەگوتم عێراق تازە هەموو ئەو ڕێنمایی و هەموو ئەو بڕیارانەی کە پاڵپش بە یاسای بودجەی ئیتیحادی هەیەی بۆ ئەم 3 ساڵە بەسەر هەرێما جێبەجێیەکە و هیچ مەجالێکی نەهێشتێتەوە بۆی هەرێمی کوردستان ئەم بێمافیەی کە لە 10 ساڵی ڕابردوو 11 ساڵی ڕابردوو لە پرسی میلاکات و موچە و خانە نشینیە هێناوێتی بەسەر فەرمانبەرانە ڕێکی بکاتەوە کە مەجال هەبوو پێش دەرچوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی ئەم غەدرانە لەسەر موچە خۆران فەرمانبەران لابەرێ بەڵام نەیکرد و ئێستش کەوتۆتە بارودۆخێکەوە ناتوانێت هیچ لەمانە بکاتەوە تا کۆتایی 2025. لە کۆتایی 2025 ئێمە گەینە کۆتایی ئەم خولەی پەرلەمان و حکوومەت و حکوومەتێکی نوێ لە عێراق دروستە بێ کەی دروستە بێ کەی حکوومەت پێک دێ کە ئەتوانێت یاسای بودجە بێنێ پێم وایە ساڵی 2026 بە پێشبینی من یاسای بودجە لە عێراق نابێ بینا لەسەر 2025 ڕۆن 2025 ئەگەر حکوومەتی ئیتیحادی خشتەکانی بودجە نەهێنێ لە عێراقیش
پلە بەرزکردنەوە و سەرموچە و هەموو ئەوانە ڕاگیراوە تا ئەو کاتەی خشتەکانی بودجە دێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە حکوومەتی عێراقی نیازی نییە بیهێنێ. بەڵێ کاک سۆران لە بودجەی عێراقا و لە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیشە کە لەبارەی یەکخستنی موچەی هەرێمی کوردستان و بەغدا دەریکرد باس لەوە دەکات کە ئەبێ هەموو موچە خۆران لە سەرانسەری عێراقا بە یەک سیستەم موچە وەربگرن و شێوازی موچە یەک بخرێ بەپی ئەم سیستەمە موحەدا کەسێک لە ماوەی 4 ساڵی دیاریکراوە پلەکەی بەرز ئەبێتەوە یا 5 ساڵ بەپی جۆری بڕوانامەکەی و شوێنی کارکردنەکەی. ئایا ئەمە حجەیەکی قانونی نییە بۆەوەی کە کاری لەسەر بکرێ بۆەوەی تەغیرێک لەم مەسەلەیە بکرێ و حسابێک بۆ پلە بەرزکردنەوە بکرێ؟ بە تایبەت ئێمە پێشتر بینیمان کە لە بودجەی 2023 کە یەکەم ساڵی بودجەکە بوو هیچ بڕەپارێکی دیاریکراوە بۆ موچە تەرخان نەکرابوو، بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئەوە کراکە لە 2024 بڕەپارەیەک بۆ تایبەت بە موچە تەرخان کرا کە 965 ملیار بوو. ئایا لەم چوارچێوەیە لەم بەکارهێنانی ئەم پاساوە یاسایانە ناکرێت دەرگا بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەم بڕەپارەی پشکی موچە زیاد بکرێت بۆ ئەوەی مەجای تەرفیعش بکرێتەوە، هەر هیچ نەبێت دەست بکرێتەوە بە تەرفیع وەک چۆن فەرمانبەرێک لە بەغا و لە بەسرە دوای 4 ساڵ تەرفیعەکە لێرەش بە هەمان شێوە بێ و هەمان حەقی قانونیە بێ؟ کاک دکتۆرمێت من حەزەکەم سوورەتێک هەیە وازەح بێ لای بینەران لای بەڕێستانە ویژەوەیە کە خەڵکی هەرچی هەیە هەڵێواسێ بە عێراقا. لە ڕاستیە عێراق با لامان ڕوون بێ حەقی هیچ لەم بابەتانەی هەرێمی نییە، واتە هیچ ئامادەیەکی نییە ئەم بابەتانە بخاتە سەر خۆی و ڕێکی بکاتەوە، چونکە عێراق بە خۆشی خۆی نییە کە پارەی موچەی فەرمانبەران و خانە نشینانەدا. عێراق پابند کراوە بە بڕیارێکی دادگای فیدراالیەوە بۆ پێدانی موچە. ئەگەر نا ئێستا عێراقەڵێ ئەگەر بڕیاری دادگای فیدراالی نەبووایە ئێمە لە ساڵی 2024 11 تریلیۆنمان نەئەدا بە هەرێم، 5 تریلیۆنمانەدا پێی و پێمانەوتەوە بەشە بودجەی خۆتە موچەی لێدەی تەرفیعاتی پێەکەی دامەزراندنی پێەکەی ئێمە حەقمان نییە. بەڵام کاتێک بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەسەپێنرێ بەسەر عێراقا ئەوان بە ناچاری چوونەتە ژێرباری ئەوەی کە سەرەتا 940 ملیار 50 ملیار بدەن دوای بەرز بێتەوە تا تریلیۆنێک دیناری مانگانە. پێمانەڵێن لە کاتێکە ئێوە خۆتان ساڵی 2024 89 ملیۆن بەرمیل نەوتان فرۆشتووە، دینارێکیتان نەداوەتەوە بە عێراق، قەترێ نەوتیشیتان نەداوە بە خەڵکی خۆتان، دینارێکشان نەداوە بە دارایی گشتی. لەگەڵ ئەوەشە 4 تریلیۆن و 600 ملیار خۆتان ئەڵێن داهاتی نانەوتیمان بووە، تەنها 399 ملیارتان داوەتەوە بە بەغدا، لە بەرامبەرە بەغدا 11 تریلیۆن دیناری داوە بە هەرێم. ئەمە بەڕاستی زۆرترین پارەیە کە لە دوای نەمانی یاسای بودجە لە هەرێم و دابڕانمان لە عێراق لە 2014 هەتا ئێستا کە هاتووە بۆ هەرێمی کوردستان. هێشتا حکوومەتی هەرێم ئامادە نیە موچەی مانگی 12 441 ملیاری وەرگرتووە موچەی مانگی 12 بدا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. یعنی عێراق وەک گوتم 11 تریلیۆنی ناردووە، تۆ نەوتی خۆتە فرۆشتووە، داهاتی خۆتە بردووە، ئامادەژنی یەک موچەی مانگی 12 کەوتۆتە لات بیدەی بە خەڵکەکەی خۆت. بۆیە چاوەڕوانی لە عێراقیش بەو جۆرەی کە خەڵک هەموو شتەکانی خۆی بڵێ لە عێراق نا، عێراق حەقی نییە، عێراق لە سەرئێشەی لیستەکانی ئێوە ئێمە مەسئول نین لێی، بەڵام دەبێ بەم جۆرە بێ چاک بکرێ ڕێک بخرێ پلە بەرزکردنەوە ئەڵێەوە حەقێکە خۆت بڕیوتە من ناچمە ژێرباری بیخەمەوە جێبەجێکردن و بیدەمەوە بە فەرمانبەرەکان، من نایدەم خۆتان بڕیوتانە من تەحەمولی ناکەم. دامەزراندن ئەڵێ تۆ میلاکاتت حەقت نییە. ئێمە تا ئێستا لە 2013 بەدووە 23,000 میلاکی پێشمەرگەمان لە وەزارەتی پێشمەرگە دەرهێنراوە، لە میلاکاتی هەرێم دەرهێنراوە بە معەلەقی لە نێوان هەرێم و وەزارەتی دیفاع و وەزارەتی مالیەتی ئیتیحادیە ماوەتەوە. عێراق سەرفی ناکە، هەرێم خۆیدا
لە میلاکاتی هەرێمیش کەم کراوەتەوە هێشتا پێمان هەل نەبووە. لە کاتێکە عێراق خۆشی ئەزانێ ئەو 23,000 پێشمەرگەیە دەبوو بچوایەتە سەر بودجەی سیادی لە وەزارەی دیفاع، بەڵام نەچوە تا ئێستا. ئەڵێ هەموو پێشمەرگەم بەرێ بیخەمە سەر بودجەی سیادی لە دیفاع، هەرێم ئەڵێ و کاتە هەموو پێشمەرگەکەوێتە ژێر فەرمانی عێراق ئێمەوە ناکەین. بۆی کێشەکانمان لەوە قوڵترە کە ئێمە وا سیرکەین مادام عێراق پارادا بۆ ئەمانە چاناکەن، بۆ ئەمانە ناگەڕێتەوە. ئەمانە غەدرێکە هەرێم کردوێتی هەر بەو غەدرەوە درێژەی کێشاوە چاک ناکرێ بە ئاسانی. و من خەمی 2025م نییە، خەمی 2026مە. زۆر سپاس. ئێمە بەردەم دۆخێکی تازە، حکوومەت و کابینەیەکی تازە. زۆر سپاس کاکسۆران. هەوران ئەمێ بچمە لای سلایدی دووەمی واڵەکەمان کە هەندێک زانیاری تری تێدایە. دیارە ژمارەی فەرمانبەرانی مەدەنی لە هەرێمی کوردستان کە مەشمولن بە ڕاگرتنی پلە بەرزکردنەوە 483,000 فەرمانبەرمان هەیە و ژمارەی مانگەکانی ڕاگرتنی پلە بەرزکردنەوە تا ئێستا 104 مانگ ڕاگیراوە و شایستەی ڕاگیراو بۆ هەر فەرمانبەرێک هەتا ئێستا 2 بۆ 3، یعنی بەلایەنی کەمەوە هەموو فەرمانبەرێکی حکوومەت هەرێمی کوردستان 2 تەرفیعی لای حکوومەتەوە و تا ئێستا تەرفیعەکەی بۆ چاک نەکراوەتەوە. مامۆستا عەزیز، ئەمەوێت لە بەڕێز بپرسم ڕاگرتنی ئەم تەرفیعە بۆ نمونە هەموو فەرمانبەرێک 2 بۆ 3 تەرفیعی لای حکوومەتی هەرێمی کوردستانە، هەیە 3 تەرفیعی لایە. ئەمە چ کاریگەرێک لەسەر قۆناغی خانەنشینی بەجێهێڵێ؟ پێشتر ویستت لەسەر ئەو مەسەلەیە شکردنەوەمان بۆ بکەی بفەرموو. خۆی چەند 2 تەرفیع با یەکێ بێنینەوە بە نمونە بڵێن خریجی کولێ و لە پلەسەیە. باشە، ئەمە جەدۆلی هینەکەیە، جەدۆلی تەرفیع و هینەکانە لە پلەسەیە. 2 تەرفیعی وەستاوە، 2 تەرفیعی وەستاوە، یعنی هەموو تەرفیعێکی پلە بەرزکردنەوەیەکی 70,000 دینارە، بێجگەل لەوەی کە مخەساتی شەهادە بچێتە سەر و مخەساتی ترسناکی بچێتە سەر، بە هەموو تەرفیع یەک پلە بەرزکردنەوەی 70,000 دینارە. 2 پلەی وەستابێ، 2 پلە بەرزکردنەوە ینی 140,000 دیناری لەدەست چووە، یعنی لە موچە بنەڕەتەکەی یەتە خوارەوە. ئەم 140,000 دینارە زۆر تەسیری هەیە بۆ سەر موچەکەی، چونکەم تۆ معادلەیەکێ ئەڵێ موچە بنەڕەتێکە ئەوە تۆ 140,000 لێکم بۆتەوە، زەربی دوونی و زەربی ساڵانی خزمەت تەقسیم ساڵ. ئەمە موچەی خانەنشینی دەرەچێ کە لە عێراقەوە لە هەموار یاسای ژمارەنوێی 2014 هاتووە. ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەو فەرمانبەرەی کە خانەنشینە بێ. تا بۆ خوارەوە بێن تاوان 70,000ەکە کەمترەکە چونگەم شەهادە و ئینیان پلیان لەبەرەوە پلە بەرزکردنەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کەمکردنەوەی موچەی خانشینەکەی. ئێستا ئەم 25,000 کەسە بەلایەنی کەمەوە هەمووی لە موچە بنەڕەتەکەی بەلایەنی کەمەوە ئەگەر خریجی کولێ بێ 140,000 کەمەکە، یعنی ئەگەر بە 1,148,000 خانەنشین بێ بە 1,008,000 خانەنشین یەکەشیمە، ینی ئەمە هەر فەرمانبەرێک فەرمانبەری 70,000 ئەگە خریجی کولێ بێ لە پلەسێوە بچێتە پلە 2، ینی لە پلەسێ وەستا بێت تەرفیعەکەی بچێتە پلە 2، هەر پلێ بەرزکردنەوەکی 70,000 2 پلەی وەستاوە 140,000 هەیە 3 پلەی وەستا، هەیە 3 پلەی وەستاوەین بێ. لەبەرەوە کاریگەری زۆرە، چونکەم ئەوەی بێبڕوانامەیە ئەوەی بڕوانێمەی ناوەندی هەیە، بەڕاستی ئەوانە پلەکانیان کە وەستاوە زۆر کاریگەری لەسەر موچە، چونکە موچەکان ئێستا بێبڕوانامە بە 140,000 موچە بنەڕەتی دادەمەزرێ، دەوەرە 140,000 ئەیگەینێتە چی ئەگەر ئەو پلەکەی وەستان بێتی. لەبەرەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر. من پێشنیارێکم هەیە بۆ حکوومەتی هەرێم، پێویستە حکوومەتی هەرێم پلەی ئەو فەرمانبەرانە بەرز بکاتەوە، پاریان نێتێ بەس پلەکانیان بەرز کاتەوە، بەو پلە بەرزکردنەوەیە خانەنشینیان بکە، چونکەم غەدرێکی زۆر گەورە ئەم حکوومەتی هەرێمە
لەو فەرمانبەرانە. پێم خۆشە گوێم لەو پێشنیارە بێت و پێشنیارێکی بەڕاستی واقعیە پلە بەرز بکرێتەوە بەبێ سەرفکردنی مستحقاتی مالی مستحقان واز دەبێت بۆڵام بۆ خانشینی بەڵام بۆ خانشینی بۆیان حسابێت یعنی بەڕاستی کابرا 140,000 بچێتە سەر موچە بنەڕەتیەکەی زۆرە کاکاکە زۆرەکە یعنی بەڕاستی معقول نییە خانە نشینیەکی این بە 1,440,000 خانشینە بێ ئەگەر 40 ساڵ خزمەتیە بێت 41 ساڵ و 40 خریجی کولێ بێ یان خریجی پەیمانگە بێ بەڵام تۆ 140,000ەکەی لێ بکەیتەوە ئەگەر بیەیتەوە موچە بنەڕەتەکەی زۆرە بێ یعنی موچە بنەڕەتەکەی زۆر لەبەرەوە تۆ ناحەقیکی گەورەت کردووە پێویستە ئەو ناحەقیە بەوە تعویزیان بۆ بکەیتەوە قەیچێکە خۆ تۆ حکوومەتی عێراق موچەکەی ئەیە ئەو موچەیە بە دەردی کاکسۆران وتی 20,000 تا 25,000 تاکو ئێستا نادیارە بۆ معلقی ماوەتەوە لێن بێ بۆ تۆ ئەو فەرمانبەرە خزمەتی دەوڵەتی کردووە خزمەتی کردووە اینجا پلە بەرزکردنەوە لە سەردەمی ڕژێمە چۆن بوو پلە بەرزکردنەوە من خۆم فەرمانبەر بووم پلەم بەرز کرایەوە چووم لە مووسڵ دەورەم بینی ئیمتیحانممە دەرچووم لە ئیمتیحانەکە اینجا پلەی بەرزکردن بەڵام لێرە ئەڵێ بە 4 ستێپ سەری پێنجەمی پلە بەرزکردن وا بووە 1 2 3 4 علاوە و پلەی بەرزکراوەتەوە ئەمە پلە بەرزکردنەوە نییە کاک تۆ پلە بەرزکردنەوە ئەبێ کەسێکی شوێنێکی شاغیرت هەیە پلەی بۆ بەرزکەیتەوەی ئەو فەرمانبەرە ئەبێ کەفاەتی هەبێ اینجا پلەکەی بەرزکەیتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە لە ساڵی 92ەوە بە لێشاو خەڵکیان دامەزان داشی ئامەزان بە پلان نەبوو ئەوە بێ خەڵکی لە بڵین خەڵکی زانکۆ خەڵکی پەیمانگا ئەوانە هەمووی بچێتە جێگەی خۆی سا بۆ نمونە هەموو بەڕێوەبەرێکی فەرمانگەیە ئەبێ پلەکەی مدیری تەنفیزی بێ بەڕێوەبەری جێبەجێکاری وەرە هەموو دایرەکانی هەرێمی کوردستان بگەڕێ بزانێت چ بەڕێوەبەرێ زۆر بە کەمیتیایە بەڕێوەبەری جێبەجێکارە نابێ بەڕێوەبەری جێبەجێکار نەبێ نابێ ببێ بە مدیر ئەو لەبەرەوە هەیە پلەکەشی زۆر لە خوار مۆسەفەکانیشەوە ئەیهێنن بە حیزبیە بەینە ئەیکەن بە مدیر کە بکردیان بە مدیر هیچ نازانێ دایرەکەی تووشی گەندەڵی و هەموو نائیداری و ئەواک بەڵێ زۆر باشە هەوریان ئەو کاریمان بکەن سلایدی سێهەمی واڵەکەمان ببینین زانیاریەکان نیشانی هەوریان بدەین ئەمەش خەمڵاندنێکە مامۆستا ئێمە کردومانە تقریبان هەمان ئەو نزیکە لەو خەمڵاندنی کە جەنابەت کردت بۆ نمونە زیانی مانگانەی فەرمانبەرێک لە پلە 10 بۆ پلە 5 هەفتا بۆ 130,000 دینارە و زیانی مانگانەی فەرمانبەرێکی پلە 5 بۆ پلە 1 بەرزترە 130 بۆ 250,000 ئەمە حەسب شەهادە و حەسب با بڵین خیبرەی ئەگەر یەک قڵسمبەی تێ چونکە بەڕاستی تۆ ئەبێ نابێ شەهادە ئەوانە دوایی بۆی حسابەکە نابێ شەهادەی بخەیتە ئەو 250 لەوا چێ ئەوە ڕقەمەکە لە پلە 1 و پلە 2 ئەوانەیە ئاستەکەی بەرزە یعنی دەرەجەی تەرفیعەکان بەرزەکان بۆ شێخەڵێن بەڵێ زۆر سپاس کاک سۆران لە کوردستانە ئەمەلێکی زۆر لەسەر دادگای فیدراڵی هەچنراوە تەنانەت باس لەو ئەکرێ بۆ یەکلاکردنەوەی پرسی تەرفیعی فەرمانبەرانی مەدەنی یان تەنانەت بۆ گەلێکی تر لەو شایستە دارایانە پەنا بۆ دادگای فیدراڵی ببرێت چۆن بڕیارێک درا لە بەرژەوەندی خانە نشینان ئاواش بڕیارێک بدرێت لە بەرژەوەندی توێژەکانی تر و مافەدارایەکانیان بە هەسەنگاندنی جەناب ئەم ئومێدە بە دادگای فیدراڵی چەندێک ئومێدەشی واقعەوە چەندێکە کرێ بگیرێتە بەر بۆ ئەوی نەتیجەیەکی هەبێ طبعاً لە ڕابردووە سکاڵا لەسەر پلە بەرزکردنەوە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە لە هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵی تۆمار کرا بە بەهانەیەوەی کەوە لە ضمنی اختصاصی دادگای فیدراڵیانی ڕەت کرایەوە و ئەوەشی کە خەڵک هەموو کێشەیەکی بڵێ دادگای فیدراڵی نا دادگای فیدراڵیش بەو جۆرە کەیسەکانی کە سکاڵای لەسەر تۆمارەکرێت نایبینێ چونکە وازحە اختصاصی محکمە اتحادی
لە بوارێکایە کە پێشێلی دەستور هەبێ لە ڕووی یاساییەوە. باشە کاک سۆران ئەگەر پەنا بۆ دادگای ئیداری ببرێت چۆنا ئەنی بۆ نمونە لە باتی دادگای فیدراڵی پەنا بۆ دادگای باڵای ئیداری ببرێت کە حەسمی ئەو مەسەلا قانونیانەکە کە پەیوەستە بە مەسەلەی کارگێڕیەوە. طبعاەوە ئیشی دادگای ئیداریە، بەڵام دوجار لەبەرەوەی کەیسەکە کەیسی حکوومەتی هەرێمی کوردستانە دادگای ئیداری اتحادی لە عێراق نایبینێ، دەڵێەوە ئیشی دادگای ئیداری خۆتانە، چکە هەرێم ئەنجومەنی دادوەری خۆی هەیە و شعونێکی پەیوەست بە حکوومەتی هەرێمەوەیە، ئەبێ بچن لە دادگای ئیداری خۆتان سکاڵا بکەن. بڵێ بەڵێ کاک سۆران شمانەزانین بەداخەوە دادگاکانی هەرێمی کوردستان چۆنن. بڵێ کەس ئەمەلیەوەی نییەم کەیسە بەرێتە دادگای ئیداری هەرێم. بڵێ بەداخەوە لەم بارەوە جوڵاندنی دادگاکان لە بەرژەوەندی ئەو مەسەلانە لە گۆڕێ نییە و لە ڕاستیشە ڕەنگایشێک لە هۆکارەکانی ئەو بێکە پەنای بۆ نەبراوە خەڵک بێ ئەمەلە لەوەی کە ئەو مافدەرایی بۆ بگات و تەنانەت ئەگەر دادگاش بڕیار بدا بە گەڕانەوەی ئەگەری گەڕانەوەی ضعیفە، چونکە حکوومەت پابەت نابێت بەو بڕیاری دادگاوە و دادگاش خۆی هێزێکی فعلی نییە کە حکوومەت پابند بکات. هەوڕیان با سلایدی دوای ئەومان ببینین بزانین چیمان هەیە. بەڵێ ئەمە دوایین سلایدمانە کە باس لە چۆنەتی گەڕانەوە باس لە زیادکردنی پشکی موچە لە پشکی موچەی هەرێم لە بودجەی عێراقا. کاکسۆران لەسەر ئەمە ڕوونکردنەوەی بۆ داین و ئەو پێی وا بوو کە ئەمە ممکن نییە بەڕاستی. من حەزەکەم لە جەنابەت بپرسم مامۆستا چێ بە تێگەشتنی جەنابەت لەو چوارچێوە ئیداری و سیستەمە کارگێڕەی دارایی و موچەیە چه ڕێگەیەک بە گونجاو ئەزانی بۆ گەڕانەوەی ئەم مافە پێت وایە ئایا ئێمە دەتوانین وەسیلێکمان لەبەردەستا بێ بۆی ئەم مافە بگەڕێنینەوە؟ وەسیلا هەرەوەیە ئەبێ بودجە پەسەند بکرێت. بەڵێ چونکە ئەگەر بودجەت پەسەند کرد تۆ ئەتوانی بەڕاستی بودجە حرفتیە، ئەمە خەرجیەوە داهاتە. تۆ لە خەرجی ئەمە لە بەرزکردنەوە چەندی ئەوێ چەند کەسێ پلەی بەرزەکرێتەوە. ئەبێ وەزارەتی پلاندانان کە ئێمە وەزارەتی پلاندانان هیچ وجودێکی نییە، چونکەم کە بودجە پەسەندەکە پلاندانان هیچ وجودێکی نییە لە هەرێمی کوردستانە. ئەبێ پلاندانان و وەزارەتی دارایی بەڕاستی پلان بۆ ئەوە دابنێن کە پلە بەرزکردنەوە چەندی پێویستە ئەم ساڵە چەند کەس چەند فەرمانبەر پلەی بەرزەکرێتەوە، چونکە مەمە هەر فەرمانبەری شارستانیە گرێتەوە، هی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە ناگرێتەوە. ئەبێ پارەکەی دەستنیشان بکەن بڵێ ئەمنگە بۆ پلە بەرزکردنەوە، ئەمنگە بۆ علاوە ئێمە بینیمان کە پلەی فەرمانگە سەربازەکان بەرزکرایەوە برەی پلەی بەشێک لەو دام و دەستگانەی کە لە سەرکی ئەمنیان بەرزکرایەوە و هیچ پێویستی بەوەش نەبووکە بودجە لە پەرلەمانەوە پەسەند کرێت و هەرێمی کوردستان بودجە هەبێ هەر بە قەرارێک پلە بەرزکردنەوەکان جێڕایەوە. بۆ نمونە هەتای شوێنی مەدەنی بۆ نمونە سەرۆکاتی پەرلەمانیان جێڕایەوە، سەرۆکایەتی هەرێمیان جێڕایەوە، مەتاریان جێڕایەوە، زۆر شوێنی تریان جێڕایەوە و فەرمانبەرانی دامەزراوە مەدەنەکانیان نەجێڕایەوە. دکتۆر ئەمە تەوزیعکردنی بەخشینەوەی نەجمە بوو، وا پلە بەرزکردنەوە نەبوو، بەڵام شایستەدارەکانەوەی خۆ تۆ یەکێک لە خەرجیە گەورەکانی زەبەلاحی ئەمەیە کاکە 2100 کەسێ بە لیوا خانیشین کردووە، ئەمە لە چۆ پلەی بەرزکرایەوە؟ ئەمە بەخشینەوەی نەجمەیە. یعنی بەڕاستی من ڕێزم بۆ پێشمەرگە دێرین و ئەو پێشمەرگانە هەیە کە بەڕاستی بە حەقی خۆیان پلیان بەرزەکرێتەوەین بێ. یعنی تۆ کە سەیری خانشینی پێشمەرگاکە بۆ هاوتا ناکرێ، بۆ هاوتا ناکرێ لەبەرەوە ئەمەندە نائیداری و ئەمەدەی تایە بەڕاستی تۆ ناتوانی ئەم هەموو پلە نەجمەدارەبەی بە بەغا بڵێ ئەمە نەم هەیە. یعنی بەڕاستی پلە بەرزکردنەوە پێویستی بە پلانێکەیە، پێویستی بەوە هەیە، چونکە پلە بەرزکردنەوە بودجەیەکی زۆری ئەوێ ئەمەسا. یعنی تۆ فەرمانبەرێک لە ساڵێکە لە 4 ساڵە 7,000 زیاب بکە و اینجا دەرماڵەی ئەگەر خریجی کولێ بێت لە 145 سەر، ئەگەر دەرماڵی تسناچێ چێتە سەر، کۆمەڵێ دەرماڵی ئەچێتە سەر، ئەگاتە تەرفیعێکی ئەگاتە 120,000 تا 130,000 دینار.
باشە ئەمە بودجەیەکی سەبەلا هێوێ تۆ نابێ پلانێکت هەبێ بۆم پلە بەرزکردنەوەیە بەڵام لە هەرێمی کوردستانە هیچ پلانێ نییە بۆ نەک بۆ پلە بەرزکردنەوە بۆ هیچ شتێک پلان نییە زۆر سپاس کاک سۆران ئەگەر چی ڕوونکردنەوەی کرد لە سەردا و تەوەقعێکی خۆت بوت بەس دەمەوێت زیاتر پرسیایی لەبارەوە کەم و بۆ چوونی بەڕێسی لەبارەوە بزانم ئەویش بودجەی ساڵی 2026 کە ئەم بودجەیە بەشێک نییە لە بودجەی 3 ساڵیەکە ینی و ئەم ساڵ 3 ساڵەکە تەواو ئەبێت ئایا ئەمەل هەیە لە بودجەی 2026 کە دەوڵەتی عێراق مەوازنێکی تری ئەبێت چارەسەری ئەم کێشەیە بکرێەوە چی بە گرنگە زانی بۆ ئەوەی کە بکرێ لەو بودجیا و چارەسەری تا بکرێ من بە دوور ێزانم ساڵی 2026 عێراق یاسای بودجەی هەبێت چونکە گەر هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت کە پێویستە تا 25 یانزەی ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدرێ وەگەر ئەنجام درا لە سەرەتای ساڵی 2026 ئەنجومەنی نوێنەرانی عێراقی نوێ سوێن دەخوا و پێویستەکە سەر کۆمار هەڵبژێرە و دوای حکوومەت پێک بێ بەو پێدراوانەی کە ئەم کابینەی پێپێکات ئەم سەر کۆمارەی پێ هەڵبژێردرا ساڵی 2026 هەروە بە ئاسانی ناگەین بە حکوومەتێکی نوێ و بە پێکێنانی کابینەیەکی نوێ تا بە ئاسانی یاسای بودجەی هەبێ بۆیە من بە دوور ێزانم ساڵی 2026 عێراق بودجەی هەبێ عێراق لە ئێستەوە 2025 هیچ ئیطلاقێکی هین ناکا موازنە بۆی لەسەر 2024 بڕوات ئەمە پێشبینی منە چونکە وای بۆ چمکە ساڵی 2026 عێراق بودجەی زۆر باشە کاک سۆران ئێمە ئەڕۆین تەنها یەکشە دەمێنێ ئەوش قەراری محکەمەی اتحادیە موچەی پێوەرەگرین بەڵێ ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆشە گوێم لە دواپەیام یا قسەی خۆت بێ شتێک من لێم نەپرسیتی و بەلاتەوە مەطلب بێ گرنگ بێ بێڵیت لە ڕاستیە بەداخەوەی لێم کە چاوەڕوانیەکی زۆر هەبوو بۆ دامەزراندن چین و توێژێکی زۆر لەوانەی کە مستحقندا بمەزرێن بەداخەوەی لێم کە هیچ ئەمەلێک بۆ دامەزراندنیان نەماوە بەڵام هەرێمی کوردستان نەتوانێت لەسەر ئەو داهاتەی ناوخۆی خۆی بەشێک لە حەق بۆ ئەم خاوەن حەقانە بگەڕێنێتەوە چونکە بە پێ ڕێکەوتنی ساڵی 2025 لە سڵا پەنجای گومرگ و باج لە داهاتی نانەوتی دەنێردرێتەوە زۆرینەیەکی تری دەمێنێتەوە کە حەقە هەرێمی کوردستان بە گرێبەست هەندێک لەوانەی کە پێویستندایان بمەزرێنێ لەسەر داهاتی ناوخۆ هیچ فرسەت و هەلێکی تر نەماوە بەڵێ زۆر سپاس کاک سۆران سپاس بۆ پەیامەکەت مامۆستا ئەگەر دوایین پەیام و قسەی خۆتم پێ بڵێ دەوبارەوە لە کاتێکی کەمە سپاس دەکەم بەڵاو مامۆسانەی کە خانە نشین بوون بەڕاستی بڵێن وەکو ئەو مختەسەکان وەکو فیزیا و چیمیا و ڕاضیات و ئەوانە ئەگەر شاخیدیان هەبوو حەق ئەو مامۆسانە بێننەوە بۆ ئەوەی کە بە پارەیەکی کەم بتوانن دەرسەکەیان بڵێنەوە هەریژنا ئیمساڵ بەڕێ بکەن بۆ ئەوەی ئەو خوێندکارانە بێبەش نەبن لەو خوێندن و هەیە لە پۆلی شەشە سا مامۆساکەی خانە نشین بووە بەڕاستی ئەوە زەرەرێکی زۆرە حەقا و مامۆسانەی کە زۆر مختەسن قەیچێکە با لە داهاتی ناوخۆ موچەیەکی وایان بەنێ کە بتوانن ئەم 4-5 مانگەی کە هەیە بتوانن ئەوانەی شەشە ئەوانەی پێنجی ئامادەیە بتوانن دەسەکانیان تەواو بکەن و بۆ ئەوەی بەڕاستی دانەبڕێن لە خوێندن بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لێبوو بەرنامەی گیرفانی خەڵک بوو بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێز مامۆستا عەزیز عەلی شارەزای بواری دارایی و خانەنشینی زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێزم کە ئامادەی بەرنامەکە بوون سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بەخشی و بینەرمان بوون هیوای کاتێکی خۆش بۆ مولایەکە خوازم